کاکە گیان چۆنی؟ مەمنوونتم سوپاسەکەم. ڕێوبەری ئاسایشی سلێمانی ئەوە نییە؟ ئەی جەنابی چێ بووی؟ من ناوم قادر نادرە لە سوید تەلەفۆن دەکەم. بەڵێ کا قادر باشکوش. سوپاس ڕێستێ کاکە پرسیارمانە بوو وەڵڵا. بەڵێ فەرموو. چەند خوێند کارتان تا ئێستا لە زیندان هێشتیتەوە چکە و ژمارەی ئەنجومەنی ناڕەزایەتی مامۆستایان بازەکە گەلێک زۆرە. بەڵێ کا قادرجان ڕقەمی وتەبێژەکەت ئێمە هەموو دەکارێکە لای ئەو هەیە. کاکە هەر ناگری بە قوربان دەجارم بۆ کردیە. دەجار جواب نادەتەوە برا تۆ بە ڕێوبەری ئاسایشی فەرقتان چییە؟ جوان نییە قەپات دەکەی جوان نییە ئەوە هەڵاتنە براو پرسیارێکمانەیە باش دەزانی ئەم ڕۆژنامە نووسیچە ئێو کورە چۆن لای تو نییە ئێبراکەم چۆن لای تۆ بە ڕێوبەری ئاسایشی هەرێ ئەوە سلێمانی بە سەدان تەلەبەتان گرتیە چۆن دەکرێتن ئەمە پێویستمان پێیە تۆ بە چ سیفەیەکسا تەلەفۆنێکی زەحمە نەبێت؟ من چالاکوارم سبەی نادوست بە لەگە وەزارەتی دەرەوە دەچین دانیشتن دەکەین. ئەی زەحمەت نەبێت ئەتەوێت لەگە وەزارەتی دانیشتی زانیاری لای ئەوانە پێڵم قسە لەگەڵا کرد. ئەگەر ناکە کاکە دەجارم سێ جارم لۆ کردی هەڵ ناگرن. تۆ قسەمان وازەحە ئێستا پێڵم تەلەفۆنی لەگەڵ بکە. باشە تۆ زانیاریت نییە یان پێت ئەی بە جواب دێەوە کاچی بۆ کاچی من ئەمە دەچی دەگە سەرۆک وەزیران دادەنیشن خۆنگۆ ئیلاهنی ئەتوە تێدەگەی بە ڕێوبەری ئاسایشی واتە ئیلاهی من لەگەڵ جەنابێت تاوا تۆ ئەگەر ئەمریکا و هەیە تێگەشتم لێو هیچت نەگوتیە هیچت نەگوتیا تا بڵێ ئەمرێ ئەمە پرسیار تۆ تەلەبەتی زۆرتان خستیتە زیندە باشە باش بەزە تو تەلەبەتی زۆرتان خستیتە زیندان بە چ سەبەبێک تۆ هەست بە چ سەبەبێک تۆ کۆنەیەکێتی وەنیا بیرتە ئێزگەیەکێتی کوشیڕە شیڕی دەکرد لۆ تەلەبان بڕۆنە سەزادە داوای مافتان بکەن ئەو تەلەبانە هەروایە هاتیە جەنابەت بە ڕێوبەری ئاسایشی خستیتە زیندان هەلۆ کاچی من ئەڵێم باشە باشە براکەم نازانم وەڵی هەمووی دەڕێ ئەوە ما باشە چاوەڕێ دەکەین ئەگە دەنجی نەدام من ناچارم ئەو دەنگەی بڵاو دەکەمەوە ئەڵێ من بڕێوبەری ئاسایش خۆی دزیەوە لە پرسیارەکە قسەت دەبێ قسەت ببێ براکەم لۆ تا هەڕەشە دەگەی تۆ دەنگی من بڵاوکەی بۆ من ڕۆژنامە نووس و چالاکوانم پێت دەرێم ڕۆژنامە نووس و چالاکوانم